کەس نییە لە نەفام ڕزگاری ببێ پێغەمبەرەکان ڕزگاریان نەبووە پێغەمبەرەکانی خوا بەردەوام کێشەیان لەگەڵ نەفامەکانە بووە لەگەڵ نەزانەکانە بووە پێغەمبەران ڕزگاریان نەبوو بێ من و تۆ هەر ڕزگارمان نابێ هەر ڕزگارمان نابێ ڕزگاربوون مەحالە بۆیە خوای تەعالی ئەفەرمێ وإذا خاطبهم الجاهلون صفەتێکی تر عەبدی ڕەحمان ئەوەیە ئەگەر جاهیل و نەفامەکان قسەیەکی ناڕێک و ناپێکیان کرد ڕێگایان پێگردی هەوڵیان ئەدا لە ڕێگا لادەن هەوڵیان ئەدا کێشەت بۆ دروستکردنە ژیان تا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما ئەسڵەن مسلمان ئاشتی بەخشە مسلمان ئاشتی ئەبەخشێتەوە حتا بۆ دوژمنەکانیشی ئەمە معنای ئەوە نییە طبعا کاتێ دوژمن دێت ئەوێ هەتکی دینت بکە هەتکی ناموس و شەرەفت بکە مثلا تۆ دەسەپاچ ئەوێسی تا ئەداتە قسەرتان نا مەقسەد ئەوە نییە لە ئیسلامە جیهاد هەیە بەرامبەر بە هەر کافرێک بەرامبەر بە هەر لە ڕێگا لادەرێک کە بێت دین و ئیمان و عەقیدە و بیر و باوەڕ و شەرەف و ناموس و ماڵ و سەروەت و سامانت هەتک بکە ئەوە مەوزوعێکی ترە بەڵام لە کاتێکا کە نەگەشت بێتە ئەو حەدا ئینسانی مسلمان بەرامبەر بە جاهیل و نەفامەکان سەلامە بەخشێتەوە لێرە ئەزانن یعنی مەقسەدی چییە کاتێ سەلامە بەخشێتەوە یعنی ڕێڕەوی خۆت تێک نادەی تۆ هەنگاو نانەی ڕێڕەوی خۆت تێک نادەی لەسەر بەرنامەی خۆت کە دات ڕشتووە کە لەسەر بەرنامەی ئەڵڵا دامەزراوە لەسەری ئەچیت و ئەسڵەن لا ناکەیتەوە ئەسڵەن لا ناکەیتەوە بۆیان چونکە لە دنیاە براینە ئەگەر لا بکەیتەوە لەمە و لەو بەڕاستی سەرت لێ تێکەچێ وتویانە عەرەب ئەڵێن مەسەلێکیان هەیە ئەڵێن الملتەفت لا یەصل ئەڵێن ئەو کەسەی زۆر سەیر ئەیلا ئەولا بکە ناگاتە ئەنجام تۆ ئێستا ئەگەر پێت وترا لێرۆ هەتا فڵانە شوێن بچۆ ئیشەکەی و ئەنجامی بدە و بێرەوە ئیشەکە پەلەیە ئەگەر تۆ لە ڕێگا هەر ڕێت کرد و کۆڵانێکت بینی و تێر سەیرت کرد ئەمەکەت بینی و تێر سەیرت کرد جارجار بە شتێ معجەبە بێ ئەڕۆیتە ئەو سەر و دێیتەوە ئیتر ناگەیتە ئەنجام ئەو ڕێگا بە ئاسانی نابڕی بەڵام تۆ لا مەکەرەوە نە بەم دینە نە بەو دیوە ڕێگای خۆت بگرە و بڕۆ وەلا لە کەس مەکەرەوە وەک هەموو کەسێک لەم دنیاە دوژمنیشی هەیە وەکو باسم کرد پێغەمبەرەکان دوژمنیان هەبووە